کاورو ئەنگۆلێرە دەنگی مەدەگەین داواکاری مەدەگەین نەشێنی بەبەست چونکە بەڕاستی هەندێک کەس داواکاری مە ناگەینتە شوێنی مەبەست شتەکان پەستۆ دەخاتە سەر یەکدی هەتاوەکو دەتەختەوە ئەو میلەتە پێویستی بەمە هەیە ئەمە لۆی خوێندرمان تەواو کرد لۆ ئەوەی ئەمە دابمەزرین وەکو چین و چێژەکانی تر لۆ دامەزران لۆ هەموو چین و چێژەکانی ترکرا لۆمە ناکرێتن داوام لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە کو دامەزرانی لۆ پزیشکانی گشتی کردیا دامەزرانی لە بۆ ئەوەی کرد مامۆستانی وانە بێژی کرد زیاتر لە 40,000 من ئەوها دامەزراندن لە بۆ مەشکرد ئێستا بە داواکاریەکانی خۆمان بخینینەوە بەنای خودای گەورە پەیامی خۆبەخشانی تەندروستی و سەرجەم بەشە تەندروستیەکان بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگیری حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەندام پەرلەمانەکانی کوردستان بۆ نێنەرانی کورد لە بەغداد بۆ وەزیر و وەزارەت و بەڕێوەبەراتی سەندیکاکانی تەندروستی هەرۆ خۆتان ئاگادارن دوای جەنگی داعش و قەیرانی ئابووری لە 2014 دامەزراندن ڕاگیراوە ئەمە لە کاتێکدا بە بەردەوامی دامەزراندن لە عێراق و بەغداددا هەبووە و بابەتی خۆبەخشی نازانی کێ دامەزراند بەڵام گەورەترین کاریگەری خراپی لەسەر کردی تەندروستی بە تایبەت ئێمەی دەرچۆ بەشە پزیشکیەکان هەبووە دەرچوانمان لەبەرەوەی ئیجبار کراون هەتاوەکو 2 ساڵ خۆبەخشیان نەبێت ناتوان کار بکەن لە ناوەندە تەندروستیەکان بۆیە دەستمان بە کاری خۆبەخشی کرد بەڵام لە کڕەوە 2 ساڵ زیاتر کارمەندێک بە خۆبەخشی داوام بکات ئەمە لە کاتێکدا وەزیر و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دەڵێت خۆبەخشی سەرپێچی لە یاسای کاری ژمارە 7 ساڵی 1970 هەتا لە خۆشخانەکان جاری وهەیە کە خەفارەت لە ژێن هەستیارەکان لە کۆی 9 کارمەند و کەسیان دامەزرا ڕسمیە هاوتەکەی تریان خۆبەخشن ئەگەر خۆبەخشش بکشێتەوە دوام لەو شوێنانە دەوەستێ بۆی تر پێش ئەو ئێمە وازە دەوام بینی باکۆتی سەرتاسەری بکەین داوا دەکەین دامەزراندنمان بۆ کرێت بۆچی بۆچینی تێژەکانی تر هەموو کرا بۆ ئێمە نەکرا لە کاتێککە ئێمە خزمەتی گیانی مرۆڤ دەکەین کامیان گرنگترا ساڵانە بە هەزاران کەس خاننشین دەبێت لە کاتی تەندروستیە بەڵام لە 2005 شوێنەکەمان پڕ نەکراوەتەوە و لە ساڵی 2015 تا 25 ئەسێ بکەین بە 10,000 کارمە وەفاتی کردەوە خاننشین بووە کاتی تەندروستی جێهێشتووە بەڵام تا ئێستاکەەوە جێگا سەرسومانەکە هیچ دامەزراندێکمان نەکردووە هیچ دامەزراندێکان بۆ ئەو کردە نەکردووە ئەوەی بۆ شوێنەکان لە بێمە پڕ کردوتەوە بەڵکو بە ئێمەی خۆبەخش پڕکاتەوە بۆیە دا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئێمە ڕۆڵەی ئەم میلەتەین ناکرێت وەزارەتێک ئێمە ساڵهای ساڵە بە بەلاش خزمەتمان پێ بکات هیچ حسابێکمان بۆ نەکات ئەمەش ماڵ و ژیانمە هەیە بە چی بیژێنین ئەسڵن کەرتی تایبەتیش ئێستاوە لە داروخانە ئەی هاوار ئێمە ڕوو لە پێ بکەین نەک تەنها کەرتی حکومی کەرتی ئەمە کارمەندمان دەڕوا 3 مانگ لە تێستا دەبێت مانگانە 250,000 بۆ سەرم ناکرێت هەتا ئێمە کارمەندی خۆبەخشمان بە لە کاتی کۆڕۆنا وەفاتی کردووە چەندی کەسمان هەبووە و وەزیری تەندروستی داوای 16,000 وەزیفە دەکات 16,000 وەزیفەی نوێ دەڵێ 16,000 نەقسما لە کەرتی تەندروستیە چۆن کەرتی تەندروستی بەرەو پێشەوە بم بۆیە وەزارەتی تەندروستی پێویستە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات داوای ئەم 16,000 کارمەندە بکات ئەگەر لە توانای حکوومەتی هەرێمی کوردستان نییە لە دەسەڵاتی بەغدادا با حکوومەتی هەرێمی کوردستان داوامان بۆ بکات لە بەغداد بۆ ئەم 16,000 وەزیفە و وەزیری تەندروستی خۆی دەڵێ زیاتر لە نیوەی وەزارەتی تەندروستی خۆبەخش دەیبا بەرەوە مەگەر ئاگادار نیست سەنجەم وەزارەتەکان دامەزراندیان کردووە تەنها وەزارەتی تەندروستی نەبێ وەزارەتی پەروەردە نزیکەی 40,000 دامەزراندی کردووە ئەمە لە کاتێکە خۆبەخشەکان تەنها 10,000 دەبن و ئێمە ئێستا یادداشتمان هەیە داوامانە بەلایەنەکانی پەرلەمانی کوردستان پێویستە گرنگی پێ بدەن بە زووترین کات جوابمان بدرێتەوە کاری لە پێشینەی وەزیری تەندروستی بەڕێوەبەرە گشتی سەندیکاکانە بێنە سەرخەت بۆیە داواکاری سەرەکیمان لە 3 خاڵدا کۆ دەبێتەوە یەکەم دامەزرانی سەرجەم خۆبەخشانی تەندروستی ددان و دەرمانساز و دەرچوانی دارەمەزرایی بەشە پزیشکی تەندروستیەکانە لەسەر داهاتی ناخۆ دووەم هەژمارکردنی ساڵانی خزمەتی خۆبەخشیمان سێەم هەڵوەشاندنەوە و ڕاگرتنی یاسا و کتابی خۆبەخشی بۆ چەرجەم بەشە پزیشکی و تەندروستیەکان لەگەڵ ڕێزی دەستەی نوێنەران و ئەنجومەنی نوێنەران نوێنەری سەرجەم دەرچوانی دارەمەزرایی پزیشکی و خۆبەخشانی تەندروستی لە کوردستان قسەی کۆتایی ڤار دەیکات.